بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله صلى الله عليه وعلى آله وصحبه وسلم. بەڕێزان و خۆشەویستان و ئیمانداران، باسکردن لە مەوزوعێکی وەکو دوعا و پارانەوە لە خوای پەروەردگار و ڕەب العالەمین بەڕاستی شتێکی گرینگە، تایبەت لەو مانگە پیرۆزە کە مانگی ڕەمەزانە. بەڕێزان و خۆشەویستان ئیمانداران، ئینسان کاتێک کە دەپاڕێتەوە لە خوای پەروەردگار و ڕەب العالەمین هەست دەکا کە ئەو بەندەیەکی زەعیفە، گوناحی لەسەر هەیە، تاوانی هەیە، کۆمەڵی شتی کردێت لە ڕابردوو لێیان پەشیمانە. ئەو ئینسانە ئێستا کە دەستی خۆی بەرز دەکاتەوە تەواضع بەرامبەر بە خوای گەورە دەنوێنی، سوبحان الله، خوای گەورە سۆزی بەو عەبدەدا دێتەوە، بەزەیی بەو بەندەیەدا دێتەوە کە لە خوای گەورە دەپاڕێتەوە و دەشزانی خوای گەورە گوێی لە دەنگی ئەوە، دەشزانی ئەو خوشوعی ئەو ملکەتیەی ئەو خوای پەروەردگار وا لەبەر چاویتی. یا وەختێ شتێکی لێ دەقەومێ، ناخۆشیێکی دێتە پێش، ناڕێکێکی دێتە پێش، مشکلەیەک بەڵایەکی دێتە پێش، دەست لە خوای گەورە بەرز دەکاتەوە، پەروەردگار گوێی لێ و لە قورئانێدا دەفەرمێ ئەمەن یوجیب المضطر إذا دعاه ويكشف السوء. چێ وەڵامی ئەو کەسە دەداتەوە کاتێک کە لێی دەقەومێ و ناخۆشیەکەی لەسەر لا دەبا. بەڵام ئینسان سوبحان الله زۆر جاری وا هەیە کە زەعیفە لە ڕووی ئیمانیەوە لە ڕووی دینیەوە، دەیەوێ هەر کە دوعای کرد یەکسەر خوای گەورە وەڵامی داتەوە. بەڕێزان لە شەرعدا ئەوهانیە، دوعا هەیە هەرە گیرێ لە بۆ ڕۆژی قیامەت، دوعا هەیە موسیبەتت لەسەر لا دەدا، دوعا هەیە یەکسەر خوای پەروەردگار وەڵامت دەداتەوە. ئەو حەدیثە قودسیە گەلە جوان بینە بەرچاوت. خوای گەورە دەفەرمێ واحدة لي وواحدة لك وواحدة فيما بيني وبينك. دەفەرمێ ئەی بەندە، شتێک هەیە بەس لۆ منە، شتێک هەیە تەنها لە بۆ تووە، شتێک هەیە لە بینی من و لە بینی تووە. تەماشاکە چەند جوانە. دەفەرمێ ئەوەی تەنها لە بۆ منە ئەوەیە کەوا بەس دەبێ عیبادەتی من بکرێ، نابی لە غەیری من هیچ کەسێکی تر بپەرسترێ. ئەوەی کەوا تەنها لە بۆ تووە، هەر کردەوەیەکی چاکت کرە من جەزای چاکەکەت دەدەمەوە. ئەوەی لە بینی من و بەندەکەمە کە ئەمە مەبەستمانە، تەماشاکە چیە بەڕێزان؟ فمنکە الدعاء وعلي الإجابة. خوای گەورە لەو حەدیثە قودسیە دەفەرمێ دوعا لەلایەن تۆوە، وەڵامدانەوەش لەلایەن ئێمەوە. بەڕێزان چەندین نمونەی ئەو هەمان هەیە لە پێغەمبەران، لە سەحابەی پێغەمبەر صلی الله عليه وسلم، لە صالحینەکان کە دوعایان کردیا ئەو ئینسانان دوعایەکانیان گیرا بووە، یەکسەر خوای گەورە وەڵامی داینەوە. لۆ چونکە ئەمانە عیلاقەیەکی پتەویان لەگە خوای پەروەردگار و ڕەب العالەمیندا هەبووە. لۆی هەر کاتێک ئینسان کە دوعا دەکا و دەپاڕێتەوە لە خوای گەورە، هەرچەند دەست بەرز بکاتەوە، هەرچەند لە خوای گەورە بپاڕێتەوە، لە کاتەکانی کەوا دوعای تێدا قبول دەبی، تایبەت لە شەوە تاریکەکاندا، وەکو لە پێغەمبەریان پرسی صلی الله عليه وسلم ئەی الدعاء أسمع یا رسول الله صلی الله عليه وسلم، چی هەند دوعا گوێی لێ ڕادەگیرێ. پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم ئەو دوعای فی جوف الليل، ئەو دوعای لەناو شەوادا دەکرێ، لە تاریکیدا دەکرێ، ئەو دوعای گوێی لێ ڕادەگیرێ. و ئەو دوعایانەی لە دوای نوێژەکاندا دەکرێت، دوای نوێژە فەرزەکان کە ئینسان دەست بەرز دەکاتەوە لە خوای پەروەردگار و ڕەب العالەمین و داوای لێ دەکات ئیلا خوای گەورە جوابی ئەو دوعای ئەو ئینسانە دەداتەوە. اینجا لۆی بەڕاستی ئێمە نابێ زەعیف بین لە دوعا، نابی لە پاڕانەوە بێتاقەت بین. ئینسان فتار دەکاتەوە لە مانجی ڕەمەزانی پیرۆز، پێغەمبەر صلی الله عليه وسلم پێی دەفەرمێ لە کاتی فتارکردنەوە دوعایەکەی ڕەت ناکرێتەوە، دە دوعای بکە، یەکسەر پڕمەدە پەرداغە ئاوەچی و خورمایەک و قەسپەک و پاقلاوەچی و بخۆی و تەواو، نە، ڕاوەستە دوعا بکە لە خوای گەورە. دوعایەکەی تو فرسەتەکە لە دەستەدا، یەکسەر پڕەداتە شتەکەی و دەیخوا و کە ئەنەهوو بە ڕۆژی وە بەس لەوەی برسێتی و تێنیەتەکەی بشتێنی، نە، تۆ لە 15-16 سعات بە ڕۆژی دەبی، بەڵام ئەوەتە کاتیتی ئیوەیە دوعایەکە بکەی خوای گەورە دوعای قبولکە، یەکسەر بەبێ دوعا ڕۆژیەکەی دەشتێنی. لۆی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە کاتی ڕۆژشکاندنیشدا دەیفەرموو اللهم لك صمت وعلى رزقك أفطرت وذهب الظمآن وابتلت العروق وثبت الأجر إن شاء الله. يعني دعای دەکرد پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. ئێمەش لازمانە لەسەرمان بەڕاستی لەو کاتانەدا ئینسان دوعای بکا و بپارێتەوە لە خوای پەروەردگار، خوای گەورە دوعای ئەو جۆرە ئینسانە ڕەت ناکاتەوە، دوعای ئینسانی مەزلوم ڕەت ناکاتەوە. خوای گەورە ئەو کەسێک کە لێی دەقەومێ، ئەو کەسێک کەوا کێشەیەکی هەیە، دوعایەکەت ببە بەردەم بارەگای ڕەب العالەمین و تەماشاکە و دوعا بکە و بزانە خوای گەورە کو ئیستیجابەت دەکا، خوای گەورە کو وەڵامت دەدات و خاستەتەن ئەو ئینسانە
ئەگەر لە ئەسنای دوعاکردنیدا ئەو پەڕی ملکەچی بنوێنی بەرامبەر بەخوای گەورە لەو ڕۆژەدا بەڕۆژی ببی یان مسافر بی یان گوێڕایەلی زۆری داکوبابی کردبی یان ئەو ئینسانە مەثەلەن ئینسانێکی مەزلوم لێ قەوماو بی یان ئەو ئینسانەی کەوا دوعای دەکات تاعەتی زۆر عیبادەتی زۆری کردبێ ئەوجە لە پاشان دوعایەکان بکەو لە خوای گەورە بپارێتەوە ئەوانە زۆر ئەساسن بەڕێزان تەماشا کە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە دەیان مەقامیدا لە جیهادکردنی دوعای کردیە لە نوێژەکانیدا دوعای کردیە لە شەو نوێژەکانیدا دوعای کردیە لە ڕۆژەکانی دوعای کردیە لە حەج و عومرەیدا دوعای کردیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە سەفەریدا دوعای کردیە لە سبەینان و ئێواران دوعای کردیە لە نووستن و هەستان دوعای کردیە یعنی چێن دەرتەماشا دەکەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم مەقامێک هەبوو بێ ئیلا دوعای تێدا کردی و پارانەوەی لە خوای پەروەردگاردا تێدا کردو و دەستی هەندە بەرز کرد و عەبای هاتە خوارێ پێغەمبەر صلی الله عليه وسلم يعني بلاش نییە ئەو هەموو پارانەوە لە رب العالمین و لە پەروەردگار و لە رب العالمین جالوێ بەڕاستی ئێمە وەکو مسلمان لەسەرمانە پێویستمانە يعني زۆر بپارێن و لە خوای پەروەردگار و دەست بەرامبەر بە رب العالمیندا بەرز بکەینەوە پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم هەر کەسێک داوا لە خوای پەروەردگار نەکا لێی نەپارێتەوە خوای گەورە لەو عەبدە تووڕەیە لەو عەبدە تووڕەیە چەند پێچەوانەی ئوموری دنیایە هەتوو لە دنیادا ئەگەر بتێ بچێ لای کەسێک مەثەلەن لە دەرگای بدەی لێ تووڕە دەبێ گە داوای شتی لێ بکەی خوای گەورە ئەگەر لە دەرگای نەدەی لێی نەپارڕێەوە ئەو کات خوای گەورە لێت تووڕە دەبی ئەو کات خوای گەورە لێت عاجز دەبی یعنی شتەکان تەوفیری هەیە بەڕاستی لە مابەینی پەروەردگار و لە مابەینی خەڵکی دیکەدا لێ ئێمە ئەگە خوای خۆمان بە تەواوی بناسین بەڕاستی حەقی وێ دوعایەکانمان زۆر بکەین حتى محمد المصطفى فەرمووی صلی الله عليه وسلم دعاء سودی هەیە مما نزل ومما لم ينزل فعليكم عباد الله بالدعاء زانا فرمي ئەو شتێک کە هاتیە یان نەهاتیە هێشتا بەسەرت مصیبەتێک ناخۆشیەک دوعا سوودی لە بۆی هەیە جالوێ فەرمی لەسەرتان بی عليكم اسم فعل أمر يعني لسر وبي أي بندكاني خواب دعاء يعني دعاء زور بكان لخواي جورا زور ببارينوا أو بارانوي لرب العالمين ودوا كردن لپروردگار خواي پروردگار كاركاني إنسان كان آسان دكا خواي پروردگار كاركاني لبو سهل دكا لكاتي كاو إنسانا زور لخواي پروردگار ورب العالمين دپاريتوا زالوي برزانم إيمش وكو بندي مسلمان وكو عبدي مسلمان وەکو ئینسانی ئیماندار وەکو ئینسانی خواپەرست حەقی وێ لە خوای گەورە بپارڕێنەوە زۆریشی دوعا لەبەر بکەین دوعاکردن لە رب العالمین و لە پەروەردگار و رب العالمین دەبێتە سەبەبی ئەوەی کە ئینسانەکان لە خوای گەورە زیاتر نێزیک بکەونەوە زۆرتر لە پەروەردگار نێزیک بنەوە ئێستا ئێمە یەک دوعای پێغەمبەر صلی الله عليه وسلم کە کۆتایی پێدەنین ئەو دوعایە لەبەر کە زۆر ئەو دوعایانە بکە پێغەمبەر صلی الله عليه وسلم دوعای یەکجار زۆرە دعاء ذكر يفرموا اللهم اقسم لنا من خشيتك ما تحول به بيننا وبين معاصيك ومن طاعتنا ما تبلغنا به جنتك ومن اليقين ما تهون به علينا مصائب الدنيا اللهم متعنا بأسماعنا وأبصارنا وقواتنا ما أبقيتنا أبدا واجعله الوارث منا واجعل ثأرنا على من ظلمنا وانصرنا على من عادانا ولا تجعل مصيبتنا في ديننا ولا تجعل الدنيا أكبر همنا ولا مبلغ علمنا ولا إلى النار مسيرنا واجعل الجنة هي دارنا اللهم لا تسلط علينا بذنوبنا من لا يخافك ولا يرحمنا يا أرحم الراحمين أو دعاء پیغمبر صلى الله عليه وسلم هر چی شتێک دەوێ إلا دەبینی لەو دوعایەدا وجودی هەیە هەر چی شتێک دەوێ خۆت بپارێزی لەو دوعایەدا وجودی هەیە لێ ئێمەش لە کۆتاییدا دەڵێن یا ڕەبی خوایە لە گوناحەکانمان خۆش بی لە گوناحی داک و بابمان خۆش بی شیفا لە نەخۆشەکانمان بنێری دیل و جیراوەکانمان ئازاد بکەی برایەتی لە مابینماندا زیاد بکەی دڵمان پڕکەی لە نووری قورئانی پیرۆز یا ڕەبی خوایە عیلمێکمان پێ ببەخشی ئیخلاص و عەمەلی لەگەردابی یا ڕەبی خودایە لێت دەپاڕین و هەرچی بەرەکەت و خێرە لەو کوردستانە لۆمان بنێری هەرچی شەڕ و فتنە و موسیبەت و ئاژاوەیە لێمان بەدوور بێخی یا ڕەبی خودایە شیفا لە نەخۆشەکانمان بنێری یا ڕەبی خوایە ئەوەی منداڵت پێ نەبەخشینە پێیان ببەخشی یا ربی خوای وانی مشکلیان هەیە لە بۆیان حل بکەی یا ربی خوای ئەوانەی نیازێکی چاچیان لە دڵدا خێری دنیا و قیامەتی تێدا خوای لۆیان جێبەجێ بکەی یا ربی خوای سەرفرازی دنیا و قیامەتمان بکەی خوای چەندین ڕەمەزانی دیکەمان بە قسمت بکەی لە هەر هەموواندا دووبارە لێمان خۆش بیەوە لێمان ڕازی بی یا رب العالمین یا ربی خوای لە کۆتایی ئەو مانگەشدا کە دەمانگەیینێ بە گەورەی خۆت یا رب العالمین یەکێک بین لەو کەسانەی کە لە ئاگری دۆزەق نەجاتمان دەدەی بە یەکێک لە ئەهلی بەهەشت ئەژمار دەکرێن یا رب العالمین آمين آمين الحمد لله رب العالمين والسلام عليكم ورحمة الله وبركاته